ئاگادارن لە شەپۆلی دومی کۆرۆنای ئەوەی کە ئەبینن ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزبوونەوە ئەڕوات تا ئێستا ئەوانەی کە توانیمانە فەحس بکەین و خۆتان ئەبینن ئەو کەسانن کە بە پێی خۆیان دێن و بە نیشانەوە دێنە ناو خەستەخانەکە فەحسیان لێ وەرەگرین بەوە تا ئێستا 75 کەس بڵێن فەحسەکانی پۆزیتیڤ دەرچووە. ئەم 75 کەسە هەمویان هاتوونەتە خەستەخانەکان بڵێن تا ئێستا 22 کەسمان چاک بێتەوە بەداخەوە سێ حاڵەتی مردنیشمان هەبوو. ئەوانی تر داخل کراون لە خەستەخانەکە وەزیان باشە. وەک ئاگادارن ڕۆژ دوێنێ 40 فەحسی تازە وەرگیرەوە ئەم ڕۆژ نزیکەی 20 کەسێکی تر ڕویان کردوتە خەستەخانەکە بۆ وەرگرتنی فەحس. ئەگەر بێت و نەتیجەی ئەمانە دەربچێت ئێمە لە خەستەخانەکە توانای وەرگرتنی 25 کەسی ترمان ماوە. لە دوای ئەم 25 کەس ئەبێ بیرکرێتەوە لەکردنەوەی خەستەخانەیەکی تر و وەرگرتنی نەخۆش لە خەستەخانەیەکی تر چکە خەستەخانەکە ئێمە توانای وەرگرتنی 50 بێت تا 60 بێت دەبێت.